تاجە گوڵینەی ڕێز و وەفا بۆ گیانی شەهیدانی جینۆسایدی شنگال دادەنێن بۆ ئەوەی لە سلێمانیەوە بەشدار بن لە ئازاری ئێزیدیەکاندا. لەم پێشانگایەشدا نەهامەتی و ماڵوێرانی کوردانی ئێزیدی وەک نیشاندانی بەڵگەیەکی مێژوویی خراونەتە ڕوو. ئەمەوێ لە ڕێی فۆتۆکانەوە من هەم بەنی خۆی کوردستان و بە دنیای دەرەوەش بڵێم کە ئەم کەیسێکی زۆر تراژیدیایە، زۆر ناڕەحەت بوو کە بەسەر بەرازیەکانمانە هەوهەقە بە جینۆساید بناسێنرێ لە ڕێی حکوومەتی عێراقی و لە ڕێی ڕێکخراوە ئێنجیۆکان و لە ڕێی نێودەوڵەتیەوە ئەم کەیسە قەرەبووی ئەم برایەزیانەمان بکرێتەوە. ئازاری جینۆسایدی ئێزیدەکان وەک برینێکی بەسوێ لە هەناوی کوردانی ئێزیدیدا ساڵانە دەکولێتەوە. هەر کورد زوبانێکی ئێزیدی دەدوێنی قسەکانی وێنەی ئەو ساتانە دێنێتە خەیاڵدانەوە کە چۆن لەلایەن تیرۆریستانی داعشەوە تاوانیان بەرامبەر ئەنجام دراوە. هاتنە داعش ساڵە 2014 فەرمانێک ئیبادە کات سەری ملەتی ئێزیدی لە شنگالێ هەزارە هاتنە گرتن، هەزارە هاتنە کوشتن، هەتا نانەکێ عادەتێکی بەردەست نینە ژبەر هەنێک بە داعش خوشکوداکێ مەڤەگەڕان و هەنێکی مانە و مەغبەر جەماعیت مەهمن هاتنە ڕاکردن ژبەر عادەتێکی دروستی ئەم نکارن بێژین. مەکتەبی ڕێکخستن و مەڵبەندی شنگالی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم یادەیان بۆ ساڵڕۆژی جینۆسایدی ئێزیدەکان ڕێک خستووە. لە پانێڵی ئەم ڕێوڕسمەدا بە شێوەیەکی ئەکادیمی باز لە هەوڵەکان بۆ بە جینۆساید ناساندنی کارەساتی شنگال لەسەر ئاستی نێودەوڵەتی کرا. کەیسی جینۆساید لە هەموو وڵاتەکە ئیشی بۆی ئەوەیە، ینی ئیشی درێژە خایان بۆی ئەوێ لەسەر ئاستی خارجی ینی لەسەر ئاستی دەرەوە شتکراوە، ینی کۆمەڵک دەولەتی زلهێز و ناوەندە گرنگەکانی عالم ئەترافی پێکردووە کە جینۆساید بێت. هەر لەم ڕێوڕسمەدا وەک وەفایەک بۆ هاوکاریکردنیان لە ڕابردوودا لەلایەن ئێزیدیەکانەوە خەڵاتی ڕێزلێنان بەخشرا بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد و شاناز ئیبراهیم ئەحمەد کە لەلایەن نوێنەرەکانیانەوە خەڵاتەکان وەرگیران و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەرێکە لە دەستگای میدیای کورسات و کەناڵی ئاسمانی گەلی کوردستانیش خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.